سەبارتان باش بینرانی بەڕێز خۆشحاڵم کە پاشماوەیەک بەهۆی بەردەوامی ڕووماڵەکانی شەڕی ئەمریکا و ئیسرائیل و ئێران و وەستانی بەرنامەیە و دیوسنور جارێکی تر پێکەوە گفتوگۆ لەسەر بابەتە گەرمگوڕەکانی ڕۆژەکەین. شەڕی ئەم جارەی ئەمریکا، ئیسرائیل و ئێران بەیەکێک لە شەڕە گەورەکانی ئەم چەند ساڵی ڕابردوو هەژمارەکرێت. ڕەنگە دوور نییە بڵین لە 50 ساڵی ڕابردووە شەڕی وا گەورە نەبووە کە تەنها کاریگەریەکی لەسەر ئەم وڵاتانە خۆیان نییە، بەڵکو لێکەوتە جیاوازەکانی کاریگەری جیاوازەکانی لەسەر کۆی ناوچەکە بەجێهێشتووە. شەڕەکە لە چەند وێستگەیەکی جیاوازە بە چەندین دیوی جیاوازەوە خوێنەوەی بۆکرا، لە شەڕێکی سەربازیەوە بۆ شەڕێکی هەواڵگری، لە شەڕێکی هەواڵگریەوە بۆ شەڕێکی اقتصادی و ئێستا تا ڕادێکی زۆر شەڕەکە بە کۆی تێگەشتنەکانەوە توانین بڵین شەڕێکی ئابووریە کە ڕۆژات ناوڕاستی گرتوێتەوە. بۆیەش زۆر گرنگە کە بە ورتر چاوە بخەینە سەر لێکەوتەکانی ئەم شەڕە، بە تایبەتر پەیوەست بە عێراقەوە. عێراق وەکو دراوسێ، عێراق وەکو جۆرەکان هاوپەیمان و عێراق کە هەمیشە وترێ لەژێر زۆرترین کاریگەری و دەستێوەردانی ئێرانیەکانیان بوو. ئێمە زانین لە پێش شەڕەکەشەوە تێگەشتە جیاوازەکانی ئەمریکا بۆ کابینەی نوێی سەرۆکوەزیرانی عێراق و ڕەتکردنەوەی نووری مالکی وەکو یەکێک لە کاندیدەکان پێی وتین یان گاندی نییە ئەو دۆخەی کە بەڵێ ئەم شەڕە کاریگەری ڕاستەخۆی لەسەر عێراق بێت. هەرەوەشە تا ئێستا عێراق نەیتوانێت بێتە خاوەنی کابینەیەکی نوێی حکوومەت. ئەمڕۆ ورتر لەگەڵ دوو میوانی بەڕێز کاکتور عابد توێژەر لە سنتەری لێکۆڵنەوەی ئایندەیی و بەڕێز دکتۆرە مەرسین شەمەری توێژەر و شۆڤەکانی دەوڵەتی لە ئەمریکا گفتوگۆ لەسەر لێکەوتەکانی ئەم شەڕە لەسەر عێراقەکەین. دکتۆرە مەرسین ێوارە باش، خۆشحاڵم کە پاش ماوەیەک جارێکی تر پێکەوە گفتوگۆ ئەەکەین، هیوادارم هەمیشە لە ساغ بن. با لەوە دەست پێ بکەم کە ئەم شەڕە بۆ عێراقیەکان چ مانایەکی هەیە؟ سپاس دەکەم دکتۆر موئمین بۆ میوانداریکردن لەم بەرنامەدا. ئەم جەنگە بە تێڕوانینی من هەڕەشەیەکی گەورەیە لەسەر عێراق بە جۆرێک کە پێشتر نەمان بینیوە. ئەگەری ئەوەی هەیە کە ئەم شەڕە مەترسیدارتر بێت لە شەڕی داعش، چونکە ئەو وڵاتانێک کە بەشداری دەکەن لەم شەڕە وڵاتانی زلێزن یا بەهێزن لە ناوچەکەدا و عێراقیش خۆی لای نەکردێتەوە کە پشتیوانی چ وڵاتێک یا چ لایەنێک بکات و بە چی شێوازێک مامەڵە دەکات. زۆر باشە. ئێمە زانین کە عێراق ئەوە لە مانگی 11 ساڵ ڕابردووەوە هەڵبژاردننی ئەنجومەی نوێران بەڕێوە چووە و تا ئێستا عێراق لە بۆشایکی گەورەی یاساییایە، بۆشایکی گەورەی دەستوریایە، نە پۆستی سەرۆکوەزیرانی لای کراوەتەوە، نە کابینەی نوێ چالاک کراوە، نە پۆستەکانی تریش لەوانە سەرۆک کۆمار و بەشێکی زۆر لە پۆستە سیادەکانی عێراق لای کراونەوە. ڕاستە ئێمە زانین لە ناو ماڵی عێراقیان ناکۆکی هەیە، بەڵام ئایا ئەم شەڕە هۆکارێکی سەرەکیە بۆ وەستاندنی ئەم بەرەوپێشتوانەی پێکەرانی کابینەی نوێ، یان یەکلانەبوونەوەی دۆخەکەیە، یان هەر بەڕاستی کێشە گەورەکە لە چیایە کە عێراق ناتوانێت بڕیار بدات؟ خۆی هەندێک جار پێکەنانی حکوومەت ماوەیەکی زۆر دەخایەنێت، 6 مانگێش یانیەوە تێکڕایە یان شێوەیەکی ئاسایی ئەومان بینیوە لە عێراقدا و یەکەمین جار نییە. کێشەکە ئەوەیە کە حکوومەت لە سایی دۆخێکی ناسەخامگیرە پێک دەهێنرێت. خۆی بڕیاری شوایە کە ئێمە حکوومەتێکمان هەبێت بۆ ئەوەی کە بتوانێت بڕیارێک بدات چۆن لەگەڵ ئەم شەڕەدا مامەڵە بکەین. پێم وایە بێ سیاسەتمەدەرانی عێراقی لە گروپە جیاوازەکان زۆر بەخێرایی کار دەکەن و لە جم و جۆڵدان کە بڕیار وایە وابێت لە حاڵەتێکی وادا هەرچەندە شیعە و سوننە و کوردەکان لەم حاڵەتەدا هەر یەکە لە لای خۆی زۆر بەخاو و خلیچکی زۆر بە هێواشی کار دەکەن بۆ پێکەنانی حکوومەت. ئەوەش هەڕەشەیە بۆ سەخەمگیری عێراق. حکوومەتی ئێستا بە سەرۆکایەتی بەڕێز سوودانی کە لە ئێستادا سەرۆکی حکوومەت عێراقی دەکاتە بە شێوەیە کارلێک دەکات لەگەڵ بابەتەکەدا وەک ئەوەی کە بێلایەن بێت تەنیا بەزارەکی، واتە بێدەنگە تا ئەو کاتی ئەنجامی شەڕەکەیەک لای دەبێت بەبێ ئەوەی کە هیچ کردارێکی لەسەر ئەرزی واقع هەبێت. ئەم بێدەنگیە مای مەترسیە بەسەر عێراق. بە تێڕوانینی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بێدەنگی بەرامبەر
گۆرزی میلیشیاکان یانە ئەو هەڕەشانەی کە دەیکەن بۆ یاخدژی ناوچە کوردەکانی ناوچەکانی تر عێراق بێدەنگی بەرامبەر ئەو حاڵاتە وای دەکات بیخاتە بەرەی عێراق یا وای لێ دەکات کە ڕازی بێ لەسەر کەلایانی ئێرانی بیکات ئەوەی ئەمریکەکانیش ئێستا کە داوای دەکەن لە عێراقان ئەوەیە کە بە شێوەیەکی ڕاستەقینە بێلایەن بێت خۆگەر حکوومەت پێک بێت و بە شێوەیەکی یەکلایکەرەوە بڕیار بدات و بە شێوەیەکی بێلایەنانە فعلا عێراقی بێلایەن بێتە ئەوە عێراق لەنگە ئەگە بەم شێ بڕات ڕەنگە ببێتە بەشێک لە جەنگەوە بێتە وڵاتێکی دابڕاو لەسەر ئاسی جیهانی ئەوەش بەهۆی پاڵپشتیکردنی وەستانی لە پاڵ ئێراندا. زۆر باش دەگەڕێم وڵات کاکتۆر عابد عێراق ئەتوانێت درێژە بەم هاوسەنگێ بدات کە ئێمە زانی لە شەڕی 12 ڕۆژەوە بۆتە مۆرکێک بۆ عێراقیەکان خۆر یەکلای نەکردنەوە لە بینی شەڕی بەرژەوەندەکان شەڕی سەربازی و شەڕی سیاسەتە نەوتۆڵەتەکان کە ناوچەکان گرتوتەوە بە دیاریکراوی ئەم شەڕی ئێستاکە ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران دەستیان پێ کردووە. بەڵێ زۆر سپاس بۆم تەرفتە بە خێراتنی دکتۆرەشەکەم بوون بەرنمەیە ڕاستێکەکەی عێراق نەک ئەتوانێت ئەبێ هەوڵ بدام هاوسەنگە بپارێزیەوە عێراق گەر هاوسەنگێنەکە نەپارێزیە لە ڕاستیە لە شەڕەوە بگلێ ئیلا ئەبێ بەلایەکە پشکێتەوە یا ئەبێ بەرەوبەرەی ئێرانی بڕوا یا ئەبێ بەرەو لایەنگری ئەمریکا بڕوا یا بە ئاسانکاری بۆ ئەمریکا بڕوا بۆیە لە ڕاستیە عێراقە بێ هەمیشە ئەو لەو هۆڵەیە بێ کە ئەم هاوسەنگە بپارێزێ و خۆمان شەزانی ڕاستی عێراق دەوڵەتێک نییە کە بتوانێت ئەمە بکە مشکلەکە ئەوەیە خۆ ئەوەی ئەخوازرێ لە عێراق ئەوەیە کە ئەم هاوسەنگە بپارێزێ و ئەوەشی کە عێراق ئەتوانی ئەمە بکە ئەمە ڕاستێکە کردارە مەحاڵەکەیە خۆ فعلەنەوەی کە ئەوترێ عێراق لە بوزها نەزەری ئەمریکاوانەیە بێ لایەنگرێکی یا با بڵێن بێلانیەکی باشتری پێوە دیار بێ ئەگەر بڵێن نەشتوانێ بچێتە ناو لایەنی ئەمریشیەوانێ ئەوەی کە لی داواکرێ و لە وجهە نەزەری ئێرانیشەوە لە ڕاستی عێراق وەکو بڵێن کە لە وجهە نەزەری ئێرانیەوە بێ بە شێوەک لە شێوەکانی گلا بێتەوە بۆ ئەو بەڵام عێراق ئەتوانی ئەمە بکە و ئەتوانی بخۆی پارێزێ و مەخاتری ئەوەی کە هەر هاوسەنگیش نەبێەوە ئەو بێلایەنیە تێک بدا لە ڕاستیە مەخاتری ئەوە گەورەترە هەتا ئێستا هەتام دقەیە کە توانیوێتی بە هاوسەنگی بێنیا على الأقل لەسەر ئاستی فەرمی خۆی مەزانین عێراق لە ڕاستیە لەسەر ئاستی نافەرمی دابەشبوون هەیە ینی بەلایەنی کەم کوردەکان و سونە تا ڕادەیەک لەگەڵ ئەویان کە جەنگەکە زیاتر درێژە نەکێشێەوە عێراق بتوانێت و هاوسەنگە پارێزێەوە چونکە مەترسی گەورە بۆ عێراق و بۆ خۆشیان دروستە بێ بەشێک لە شیعە لە ڕاستیە هەر هەمانەوە موقفن کە ئەو هاوسەنگە پارێزیە مەرجعیەت تا ڕادەیەک هەوڵ درراوە یعنی خطابی یەکەم ڕۆژی لە یەکەم ڕۆژوانە دەرەکەوێت کە خطابێکە بۆ بەلایەنی و بەشێکی تریژ لە شیعەکان بەڵام لە بەرامبەرە کۆمەڵێک هێزیش هەیە کە ئەوانەی کە بەتایبەتی لە چوارچێوە مقاومەی ئیسلامیا و هەم باڵی سیاسیانە و هەم باڵی ئەسکەریشیانێ ئەمانەیانوێ عێراق بچێتە ناو شەڕەکەەوە بە یاریکراویش بەرەی ئێرانی هەڵبژێرێ بەڵام ڕاستەکەی ئەمە خۆی تەحەدایە بۆ ئەو هاوسەنگێکە پێویستە هەبێت و لە هەمان کاتیشا لە ڕاستیە لە مەدای درێژە گەرەم جەنگە زیاتر بچێشێەوە ئێستا مێدێک هەیە کە زیاتر نەچێشێ بەڵام ئەگەرم ئەم جەنگە زیاتر بچێشێەوە زیاتر درێژە بخانێ بە تاکید عێراق ناتوانێت هەتا کۆتایی لەسەر ئەم پەتی بێلایەنیە گەمە بکە. زۆر باش کاک دکتۆر ئێمە گە سەرنج بین عێراق لە 20 ساڵ ڕابردووە بە دیاریکراوی تا ڕادێکی زۆر لەژێر کاریگەری ئێران بووە و ئێران دەستێوەردانەکانی ئێران پاڵپشتەکانی ئێران بە ینی هەموو جارێکیش نرێنی نەبووم دەستێوەردانانە بۆ لە شەڕی داعشە ئێمە زانین ئێران هاوکاری عێراقیەکانی کرد بەڵام لەو لاوە لە پۆستی سەرۆگۆزیرانە لە پۆستە جیاوازەکانە و تەنان باس لەوە کرد لە هەڵبژاردنەکانی شەکاریگەری هەبوو بەسەر عێراقیەکانەوە بۆ عێراق ئەم دۆخە ئەتوانێت تێپەڕێنە بەبێ ئێران یان بەڕاستی ینی پرسیارێکی زۆر جار قوڵە کە ئایا ئێران زۆر جار هەوتێتی عێراق ئێرانی دووەمە مامەڵەکردنی سەرکردە جیاوازەکانی سەفارەتە جیاوازەکانی سەفیرە جیاوازەکانی ئیشکارێکی جیاوازەکانی و تەنانەت بوونە ڕسمیەکەی ئێران لێرە یعنی زانی ئێران بە هەموو شێوەیەک لێرەیە لە ناو خاکی عێراقە لە ڕۆ مەسەبیەکەوە لە ڕۆ ئایدۆلۆژیەکەوە لە ڕۆ دەوڵەتمەداریەکەوە لە ڕۆ تجارەت و بزنسەکەەوە لە ڕۆ عەقایدیەکەوە بۆیە نازانم پرسیارێکی ئەوەیە ئایا بەڕاست عێراق توانێت خۆیت بپارێزێ لە کاتێکا کە ئەگەروا دابنین سینناریوێ هەبێت کە عێراق لە ڕاستیە تەسەورەوە بکە کە ئەم جەنگە بە لاوازبوونی ئێران پشکێتەوە
ئەمە ممکنە ئەم تەسەورە خۆی لە ڕاستیا و قسێش کە بڵێ عێراق لە ماوەی 20 ساڵی داهاتوە 100 لە ژێر بڵێن ئاراستی سیاسەتی ئێرانیا ڕۆشتووە لە ڕاستیە ناتوانین ئەمە 100 وا بڵێن عێراق هەمیشە لەو بینیا بووە هەنی عێراق خۆمان نەزانین یەک عێراقش نییە عێراق بە دیوی سونیا شتێکە بە دیوی کووردا شتێکە بە دیوی شیعە شتێکی ترە لە ناو هەر ماڵێک لە ماڵانەی شیعە و سونە و کووردا عێراق و جەنەزەری تری لەسەرە کە بە ئەکرێ بەلای کوێ بشکێ بۆیە لە ماوەی 20 ساڵی ڕابردووە لە ڕاستیا عێراق ڕاستە وجودی ئێران و بە تایبەتیش لە دوای 2011 و کەیتر ئەمریکا وجودی سەربازی لە عێراقا کشێنێتەوە بە تەواوەتی هەژمونی ئێران لە عێراقا تاو ڕەنگی داوەتوانێ واگەر ئەم جەنگەش نەبووە و حوتی ئۆکتۆبەر و لێکەوتەکانی نەبووە ڕنگ بوو یعنی ئاسۆیەک هەبوو کەوەی کە ئیتر عێراق بە تەواوەتی بچێتە ژێرچنگی ئێرانەوە بەڵام ئێستا خۆی لە ڕاستیە یەک حقەتیش هەیە ئەوەیە کە ئەم دۆخە درێژخانە لە هەژمونی ئێرانی یعنی ئەکرێ بەم جەنگە فرسەتێک یعنی هەر ڕەشە نییە لە ڕاستی ئەم جەنگە هەر ڕەشە نیە بۆی کە عێراق بقزێتە لایەنی ئێرانی و ڕەنگە عێراق لەو هەژمونە دەربکە بەڵام ئایا چۆن سوودی لێبەران وەکوتم عێراق یەک عێراق نییە عێراق یەک گوتار نییە عێراق هەر عێراقی دەوڵەت نییە ئەنێگەر تۆ قسە لەسەر عێراقی دەوڵەتێکی خاوەن سەروەری وایە حکوومەت جێبەجێکاری هەموو شتێک وایە هەمووان یەک تەسەوریان بۆ بەرژەوەندی نیشتیمانی هەبوایە هەمویان یەک ڕوئیان بە عێراق و ئاراستەکانی عێراق هەبوایە بە تەکید ئەوسا مامود لەوانەیە ئەم شەڕە بۆ خۆی بێتە فرسەتێک بۆی عێراق لەژێر چنگ و هەژمونی ئێرانە دەربچێ بەڵام لە ڕاستی ئەمە حقەتەکەەوەیە کە عێراق ئەم گوتارە یەکگرتووی نییە ئەم هەڵوێستە یەک گوتوەشی تا سەر ناتوانێت پارێزیە زۆر باشە دکتۆر مەرسین با باسی شیعە بکەین بە تایبەت ئێمە ئەزانین عێراق پێکهاتە سەرەکیەکەی کە ئێستا لە حکوومەت و لە دەسەڵات و لە ئیدارە و لە سیاسەتە و لە تەنانەت لە دیبلۆماسیەتی شاهەیە شیعەی حکومیەکە ئەم نزیکی ئایدۆلۆژیە قوڵە لەگەڵ ئێرانەکانە ینی هەست ناکەی عراقی خستۆتە بەردەم دوو جۆر بیرکردنەوە یا دوو جۆر بڕیاردانەوە بەتایبەت شیعەکانی عراق لەلایەکەوە بیر لە دەوڵەتمەداری و دەوڵەت سازی بکەنەوە لەلایەکیشەوە بیر لە پاراستنی برایەتی و ئەوەی کە پێوترێ مەزهەبی و ئاینی بکەنەوە بۆچی ینی شیعەکان ئەوەندە بە قورسی سەری ئەم دۆخەکەن داهاتوو کەمترە بینن بیر لەکە داهاتوو بە شێوازێکی ترەکەنەوەیان هەر بەڕاستی کێشەکەدا چییە؟ پێم وایە بێ بەدحاڵی بوونێکی هەیە بۆ ڕای گشتی شیعی بەرامبەر بە ڕژێمی ئێران و حکوومەتی ئێران و شەڕێک ئێستا لە عێراقدا بە گوێرەی ڕاپرسیەکان بێت کە لە عێراق ئەنجام دراوە سەبارەت بە ڕۆڵی ئێران لە عێراق یاخۆت بیرروڕیان بەرامبەر بە حکوومەتی ئێرانی و کەسایەتەکانی حکوومەتی ئێران عێراقیەکان جیاوازی زۆر هەیە لە نێوانیان بۆ پشتیوانیکردن لە حکوومەتی ئێرانی یان بۆ پرسی ئێران بە شێگەشی لە ناوچەکەدا کە قوڵ دەبینەوە لە ڕێگەشی شیعیدا دەبینی ئەوە دەکەین کە بزوتنەوەکانی مقاومەی ئیسلامی بۆمان دەدەکەوێت کە ئەو پێی دەوترێت مقاومە ئیسلامی بەشێکی زۆر بچووکی شیعە پێک دەهێنێت و نمایندەی ڕای گەشی شیعە ناکەن بەڵام ئەوە شتێک ئێمە لە بیرمان دەچێتەوە چونکە ئەم کەمینەیە کە کەمینانە میدیا تیشکێکی زۆری دەخاتە سەری و کەمینەکە بە دەنگێکی بەرقسە دەکاتەوە گوێ لێ دەگرن بەڵام بۆ نمونە ئەگەر بێت و لە بەیاننامەکانی مەرجعیەتی باڵای بەڕێسیستانی بڕوانی بەڕای من ئەوە نوێنەرایەتی ڕای گشتی شیعە دەکات لە عێراقدا خواگەر ورد بینەوە لە ئەو قسە و بەیاننامانەدا دەبینی نووسینگەی بەڕێسیستانی بە زمانێک قسە دەکەن کە زمانی یاسای نێودەوڵەتیە و زمانی دامەزراوە نێودەوڵەتیەکانە یانباتە لایەنە یاساییەکانە ناک زمانێ دەسەڵات و هێز و تونند و تیژی بۆ بەردەوامی جەخت دەکەنەوە لەسەر دۆزینەوەی چارەسەر دیبلۆماسی بۆ ئەم پرسە و بە تایبەتیش چارەسەرکردنی دۆسیەی ئەتۆمی لە ئێراندا لەبەرەوە نووسینگەی بەڕێسیستانی و زۆرینەی ئەندامانی کۆمەڵگەی شیعی لە عێراق لە ڕووی سۆزداریەوە هاوسۆزن لەگەڵ ڕژێمی ئێران یاروکە چۆن هاوسۆزن لەگەڵ گەلی لوبنان و گەلی فەڵەستینی بەڵام ئەوە ناگەیەنێ کە ئەوان ئامادەن وڵاتەکەی خۆیان بکەن بە قوربانی لە پێناوی شەڕی ئێران یا پشتیوانیکردن لە ئێران لەم جەنگەدا بەڵام هەروەکو بەڕێزت فەرمووت لەبەرەوەی ئەو کەسایەتیانەی کە بەدەنگی بەر قسە دەکەنەوە و پشتیوانی لە ئێران دەکەن بە شێوەیەکی ڕاستەوخۆ
کەسانێکن یا لایەنێکن زیاتر لە میدیاتە هاان ئەوە وای کردووە کە وێنەیەک بڵاو بێتەوە کە گویا زۆرینەی شیعە پشتیوانیکیان هەیە یا تێڕوانینێکیان هەیە بۆ پشتیوانیکردن لە ئێران ئەوەش کێشە بۆ عێراق دەکات ئەوەش هەڵەیە چکە دەبێت گوێ لە ڕای زۆرینەی شیع بگرێت بەداخەوە سەرکردەکانی شیع بە تایبەتی ئەوانەی کە نوێنەرەتی ئەو کەمینەیە دەکەن بەدەنگی بەرسە دەکەن هەرچەندە زۆربەی بە شێرە زۆری کۆمەڵگەی شیعی سەرکردایەتەکانن ڕەنگە لە ڕووی سۆزداریەوە هەوسۆزیان هەبێت زیاتر نا و هیواداریشن کە پارگای لە عێراق بکەن و عێراق نەکەنە قوربانێک لە پێناوی ئێراندا بەڵام کێشەکە لەوەدایە کە حکوومەتی ئێستا هیچ ئارزوو ناکات کە ڕوبەڕووی ئەو لایەنانە بێتەوە و هیوادارە بابەتەکە بە شێوەیەک چارەسەر بکرێت کە نەبێتەوە هۆی دروستبوونی پەرتەوازایی لە نێوان شیعەکاندا یا دروستبوون ململانی ناوخۆ لە نێوان شیعەکاندا بۆیە تەرکیز بکەنە سەر بەیاننامەکەی بەڕێسیستانی کە تاکوێت سێ بەیاننامە لە نچکەکەی دەرچێت و هەر هەمووشیان بە زمانی یاسای نێودەوڵەتی و ماف و دیپلۆماسیەت قسە دەکەن بە بڕوای من کۆمەڵگەی شیعی بەڕێسیستانی نەرایەتی دەکەیت و ڕاپرسیەکانی ڕایگەشی لە عێراقدا دەری داخان کە زۆرینەی شیعە تەواو ناکۆک و پێچەوانەی پرۆژەی سیاسی ئێران و بەشێکی زۆریان لە ئێران دەڕوانن کە ئەوان بە شێوەیەکی خراپ باش ناکەن یا زیادڕۆیی دەکرێت لە دەستێوەردانەکان دەوەی هیوادارن کە دەستێوەردانی ئێرانی کەم بێتە بەڵام ئەوە شتێکە کە زۆر بەکەمی باخی پێوە دەدەێنن چونکە وا باوەکە شیعەکانی عێراق پەیوەندیان هەیە لەگەڵ ئێراندا بەڵام زۆر گەرنگە لە بارودۆخێکی وا مەتەرسیداردا تێ بگەین لەوەی کە کۆمەڵگەی شیعی بەو شێوەیە زۆر باش کاکتۆر عابد هەر لەسەر شیعە وەستم شیعی عێراقی ینی سەر لە دۆخێکی ئەوەیە زۆر ناهاوسەنگایە لەلایەکەوە لەبەر بابەتە مەسەبیەکە و برایەتیەکە و ئەوانە ئەوە تا بەشێک لە حەشدی شعبی خەریکی پەلامەردانە هێرشکردنە سەر بەژەوەندەکانی ئەمریکایەوەی کە خۆیان پێڵێن و تەنان هەندێکیشی کوردستانی گرتوێتەوە کە ئێمە زانی زۆربەی زۆر بەڵێ بەڵێ لەولاوە خەریکی دروستکردنی حکوومەتن و وەڵاوە بە سەرۆکوەزیران نوێ دیاری بکرێت و گفتوگۆکانەکەن و ئەمانە ئەم جۆرە مامەڵەکردنە لەم دۆخەیە هەر بەڕاستی پێی کۆنتترۆل ناکرێ بەڵێن تەجەمعی شیعی ماڵی شیعی ئەم ئاراستانی پێی کۆنتترۆل ناکرێت یانەوەیە کە چاوەڕان کراوە ڕاستە خۆی ڕاستیەکەی فعلەنە و قسەی جەنابەت یعنی نقطەی سەرەکی لەسەر گلەی سەرەکی لەسەر عێراق لەم کاتەیە ئەوەیە کە ناتوانێم گروپانە کۆنتترۆلکە و گلەی سەرەکیش لە ڕاستیایشێک لەو گلەیانی کە لە حکوومەتەکەی سودانیش ئەکرێەوەیە کە نەیتوانیوە وە لە ماوەی 4 ساڵی پێشوشان نەیتوانیوە کە چەک لە دەستی دەوڵەت تاگیر بکەوە ئەم گروپانە نەیەڵێەوە بە شێوەک لە شێوەکان دەوڵەت بتوانێت پاوانی هێز بکات لە عێراقا بەڵێ بە تایشیدەوەی کە ئێستا ئەم دۆخە هەیە ئەم دۆخە بڵێن ناکۆکیە لە ناو ماڵی شیعە ڕاستیەکەیەوەیە کە جاران ئەگەر ئێمە کە جەنابەت پێشتر قسەیەکت کرد کە لە ماوەی 20 ساڵی ڕابردووە ئێران جۆرێک لە هەژمونی هەبوو لەسەر عێراقیەکان و بە تایبەتیش لەسەر ماڵی شیعە عێراق ئێران کۆی ئەکردنەوە جاری وابوو سەدر دەرەچوو عێراق کۆکرایەوانێ لە ناو ماڵی شیعە و تا ئەخیرانەوە بوو لە 2020ەوە کە بە تەواوەتی ئەو کرایە دەرەوانێ و یعنی ئەوەی ئەو دۆخی کە حکومڕانەکە لە دەستی بەشێک لە شیعە جێگیر کرا بەرحاڵ مەبەستمەوەیە پێشتر ئێران نەیتوانی شیعەکان یەک بخا بەس ئێستا ڕەنگە ئەم توانای ئەو ساکەی نەمابێ ئێران ئێستا ئەوێ عێراق هاوپەیمانی بێ عەلەل ئەقەل بەرێشی بێ لە بۆ شەڕکردن دژی ئەمریکا و ئیسرائیل بەڵام هەموو عێراقیەکان و هەموو شیعەکانیش ئەم ڕێیان نییە بۆیە ئەوەی کە ئەیبینین ڕاستیا دۆخێکی سروشتی عێراقەکە خۆی ماڵێکی لێکترازاوە کە ماڵێکش لێکترازاوە بوو هەموو کاتێک جەنگێک لە چوار دەوریا ئەو نەیتر دابەشی ئەکا کە خۆی خاوەن سەروەری نەبێ بە تاکیدەوە نەیتر دابەشیکە خۆی ڕاستیەکەی بیرکردنەوە بە منطق وەرکردنەوە بە ڕۆحی هاونیشتیمانی بیرکردنەوە بەوەی کە عێراق دەوڵەتێکە و شوناسێکە و دوجار چارەنووسی هەمومان بەم دەوڵەتەوە بەسراوە ئەگەر شیعە بەم منطقە بیرکاتەوانێ زۆر دەمێک بوو خۆی ناخستە ژێر هەژمونی ئێرانیوانەوەتری بوو بەڵام کە ناتوانیان بیرکردنەوە بکاتەوە لە ڕاستیا ئەمە خەتەرە گەورەکەیەوە لە ڕاستیا لە شەڕی 12 ڕۆژشە کە بینرا عێراق تا ڕادێک بێدەنگ بوو لەسەر ئاستی میلیشیاکانیش جۆرێک لە زەبت هەبوو ئەمە مووقفێکی زۆر جوان بوو لە عێراقا بیرا بەڵام سەیرەکەی لەم جەنگیانە لەمەیانە بەڕاستی دەرگای ئەو لەسەر لێکترازانە
زۆر باش. دکتۆرە مەرسین پرسیارێکی منطقیە، یعنی عراق بۆچی توانی لە کاتی شەڕی 12 ڕۆژەیە خۆی ڕابگرێت، بەڵام ئەم جارە پێی نەکرا. ڕەنگە هۆکارە سەرەکیە بە خوێندنەوەی گشتی ئەو بێت کە ئەم جارە کوژرانی ئایەتوڵڵا خامنەیی کاریگەری ڕاستەوخۆی هەبوو بێ لەسەر مەزهبەکان، سەر مەزهبیە جیاوازەکان. بۆ نمونە تەنیا عراق نییە، تا لە لوبنانیش حزب الله گەرم بوون، حزب الله ئەو بەرگریەکە ئێستا ئیکەن و ئەو دژایەتی کە ئێستا بۆ ئیسرائیلەکەن لە کاتی کوژرانی حەسەن نەسڕڵڵاه نەیان کرد. لەولاوە تا حوسەکانی یەمەن تقریبەن جوڵێکی تێکەوتووە. بە شێوازە گشتەکەی بۆ عراق ئەم کێشەیە لە چیەوە سەرڵداد؟ ینی هۆکارەکە چییە کە ئەو کاتە ئەتوانێت خۆی ڕابگرێت، ئێستا ناتوانێت، و تەنانەتەوە تا بۆتە هۆکارێک بۆ هەڕەشەکردن لەسەر بەشێکی تر لە خاکی عراق کە جەناب داگاداری هەموو شەوێک هەرێمی کوردستان، شارەکانی هەولێر و سلێمانی، دهۆک، هەڵەبجە بردومانەکرێن، بە ئامانجەگیرێن، ئەوە تا دەوام لێرە وەستاوە خوێندن بە تەواتی پەکی کەوتووە بۆتە خوێندنی ئۆنلاین و دەوامی ژیانی ڕۆژانەی خەڵک شێواوە. زۆر بەداخەوە کە ئەو شتانە ڕوو دەدەن لە هەرێمی کوردستان و کارێک دەکەن کە کەسایەتی عێراقی و کەسایەتی سیاسی بکەن ئامانجامەوە جێگەی دڵتەنگیە. پرسیارەکەی زۆر گرنگە. لە شەڕی 12 ڕۆژدادا وەکو چۆن ناوی لێدەنێن، پێم وابێت لەو ماوەیەدا عێراق توانی تا ڕادێک بێلایەن بێت، چونکە ماوەکە زۆر کورت بوو، جەنگەکەش فراوان نەبوو، یا کاتی ئەوە نەبوو کە جەنگەکە زیاتر فراوان بێت و سنوورەکانی ئێران تێپەڕێنێت. بۆیە لەو بارەدا پێم وابێت ئەگەر جەنگەکە درێژەی بکێشایەوەکو ئێستا، ئەوە پێم وابێت و کاتەژێن بە دەچینە ناو شەڕەکە و تێوە دەگلاین. جیاوازیەکە لە نێوان ئەم شەڕە و شەڕی 12 ڕۆژەکەدا ئاستی دەستێوەردانی گروپە شیعیەکانەکە کە وای ڕادەگەیەن و بڵای دەکەنەوە کە ئەوان گروپی مقاومەن، هەر وەکو بەڕێزت فەرمووت. ئەم دەستێوەردانە لە ئێستادا گەورەتر و بەهێزترە، بەتایبەت لە دوای تیرۆرکردنی خامنەئی، و پێم وابێت ئەوە گەورەترین ڕووداوێک بوو، تەنانەت لە ڕووداوی تیرۆرکردن و کوشتنی حەسەن نەسڕڵڵاهش گەورەتر بوو، چونکە خامنەئی سەرۆکی باڵای حکوومەت و ڕژێمی ئێرانی و تەنانەت بەرەی مقاومەش بوو لە عێراق و لوبنان، و بۆیە ئەوە وای لێکردن، پێم وای بێت ئەوە وای لێکردن کە دەستێوەردان بکەن لە شەڕەکەدا بە شێوەیەکی گەورەتر و بەهێزتر. بەڵام ئەو شتەی کە وایان لێ دەکات بچنە ناو شەڕەکەەوە و وایان لێ دەکات هەموو پرەنسیپەکان و هەموو هێڵەکان ببەزێن و هاوڵاتیانی مەدەنی بکوژن و فڕۆکەخانەکان و شوێنە دیبلۆماسیەکان بکەنە ئامانج. هۆکارەکە بۆ دەگەڕێتەوە کە حکوومەتی عێراقی لە بەغداد وەڵامێکی زۆر لاوازی هەیە، هێشتا سوور لەسەر ئەوەی کە بێلایەن و بێلایەنەکەش تەنە بێلایەنیەکی زارەکیە و هیچ ئارەزووی ئەوەی نییە کە لێپرسینەوەیان لەگەڵ بکات چ بە شێوەیەکی یاسایی یا سەربازی یا بەر شێوەیەک بێت. بە بڕوای من ئەگەر حکوومەتی عێراقی یا حکوومەتەکەی سوێدانیە هەر کردەوەیەک بکات، تەنان ئەگەر بچووکیش بێت بە ڕوبەڕووبوونەوەیان یان دەست بەسەرکردنیان، ئەوە پێم وابێت بارودۆخەکە لەم ڕۆژەی ئێستا ئاڵۆسەر نابێت. بەڵام پێم وابێتە گروپەکان سوود وەردەگرن لە بێدەنگی حکوومەت و وەرەکو پێشیرش وتم حکوومەتی سوودانی لەو بڕوایەدا کە دەتوان بەزارێکی باز لە بێلایەنی بکەن و لەسەر ئەزی واقعیش کردارێکی وانەکەنە و هیوادارن لەوەی کە بە زووترین کە ئەم جەنگە کۆتایی بێت و لەو بڕوایدانی کە جەنگەکە ماوەیەکی زۆر درێژ بخێنێت. لە شەڕی 12 ڕۆژەدا ئەگەر زیاتری بخێندا ڕێک وەکو ئێستا ڕووی دەدا، ئێستا چی ڕوودا ئەو کاتەش ڕووی دەدا، بەڵام جیاوازیەکە لەوەدا کە ئەو کاتە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بڕێدە کۆتایی بە جەنگە بێنێ و لە ئێستاشدا وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا تا کۆسی لەگەڵا بێ بڕیاری نەداوە. بۆیە لە ئێستادا وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا فشار دەکات لە حکوومەتی عێراقی کە ڕوبەڕووی ئەو گروپە چەکدارانە بێتەوە، بەڵام بێدەنگی حکوومەت جیاوای کردو کە جیاوازیەک دروست بێت لە نێوان ئێستا ڕابردووە. زۆر باشە. بەپێی ئەگەر سەیری بڕیاری دامەزراندنی حەشدی شعبی بکەین هەر لەو کاتەوە کە دامەزرا، باز لەوە کرا کامە هێزێکە بۆ پارێزگاریکردن لە وڵات، لە سەروەری وڵات، لە خاکی وڵات. ئەم منطقە ئەو کاتی شەر
زۆر ڕخنەی لێگیراوە تەنانەت ئەو کەسانش کە دەنگیان پێنەدا ئەمەیان باس کرد ئەم هێزە ناتوانێت ببێتە پارێزەری گەلی عراقی بێتە پارێزەری خەڵکی عراقی و بەڕاستی ئێستا دەرکەوتووە یانیەوە تا وەکو عەرزم کردی لە کۆی ئەوەندە پارێزگای عراق 4 پارێزگای لە ژێر ڕەشەی هەرجی شعبیە هەرێمێکی ڕسمی فیدراڵی دەستوری لەژێر هەڕەشەی حەرجی شعبیە حەرجی شعبی ئەگەر قرارە پارێزەری خاک و سەروەری وڵات بێ خۆ هەرێمی کوردستان سەر بە تورکیا نییە هەرێمی کوردستان سەر بە ئێران نییە یعنی ئەم دووفاقی و پارادۆکسە چییە کە ڕوبەڕووی شیعی عراقی بۆتەوە دکتۆر مؤمن یعنی ئەو مامەڵەیە تەنیا بەرامبەر بە هەرێمی کوردستان نییە ئەگەر بێت و تێبینی بکەیت ئەو کەسەتیانەی کە تیرۆریان دەکەین یاخود هەڵ دەدەن بیان کوژن کۆمەڵە کەسانێکن کە لە ناو دامەزراوەکانی حکوومەتی مرکزیدا کار دەکەن و پەیوەندیان لە وڵاتێکی تۆکانی ئەمریکادا هەیە لەبەرەوە بازنەی ئەو کەسانەی کە تێوەگلاون بە تێڕوانینی خۆیان هەموو کەسایەتیەکی سیاسیین چ کوردی بن یا عەرەبی بن و پەیوەندیان لە وڵاتێکی تۆکانی ئەمریکادا هەبێت یا بە بڕایان وابێت کەوانجیکن لە وڵاتێکی تۆکانی ئەمریکا و دیانکەنە ئاماجە بۆیە قسەکەی تۆ زۆر ڕاستە و شتێکە کە جێی داخە چەند لایەنێک کە پێمان وا بوو ئەوانە عێراقین کار دەکەن بۆی کە کەسانێکی عێراقی تیرۆر بکەن و قەیرانێکی ئاسایش لە عێراقدا لە ناوچە کوردەکانی کوردستان عێراقدا دروست بکەن بۆیە لە ڕاستیدا هەرێمی کوردستان لە چاو ناچەکانی عێراقدا زیاتر ڕوبەڕێ متەسیانە دەبێتەوە چکە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا بەهێزتر و کۆنترە لە چا ئەو پەیوەندیانەی کە هەیە لە نێوان دامەزراوەکانی بە وڵاتێکەکانی ئەمریکادا لە پاڵ ئەوەشدا ئەوان لە بڕواایەدان ئەو کەسانێک ئەوان هەڵدە تیرۆریان بکەن تێوەگلەون لە پەیوەندیەکانیان لەگەڵ وڵاتێکەکانی ئەمریکادا و کار دەکەن بۆیە کە ئەجندای وڵاتە ڕۆژئاوای بیانەکان جێبەجێکەن بۆیە بەڕەوای دەبینن کە کار بکەن بیانکەنە ئامانجێک و ڕوبەڕووی ببنەوە لەم ماوەیەدا بەڵام بڕیاری دامەزاندی حەشی شعبی کە لە کاتی داعشدا ینی دەرچووکە ساڵانێکی زۆری بەسەردا تێپەڕیوە لە ئێستادا ئەوان بانگەشێوە دەکەن کە ئەو بڕیاری مەرجعیەتە و ڕووماڵێکی ئاینی هەیە بۆیە زۆر قرسە ڕوبەڕووی ئەو گروپانە ببنەوە بۆیە جیاوازیەکە لە نێوان حەشی بەشێوەی گشتی لەگەڵ مقاومی ئیسلامی کە چەند گروپێکی دیاریکراوی تێدایە بەڵام ئەگەر بێت و ئێمە قۆڵ ببینەوە لە بەیاننامە یاخود لە فتواکەی جیهادی کفایی کە لە بەڕێز سیستانیەوە دەرچوو لە سەردەمی جەنگی داعشدا دەبینین زۆر ڕوونە کە قسەکە هەمانە قسەیە کە لە ئێستادا دەیبیستین کە جەخت دەکاتەوە لە گرنگی سەروەری یاسا و دەوڵەت و دامەزراوە سەربازیەکان کە دەبێت سەر بە دەوڵەت بنن لە فتوای جیهادی کیفایی بەڕێسیستانیدا هەیە و تێیدا ئاماژە نەدرا بە دامەزانی هیچ گروپێک لە دەرەوەی دەوڵەت لەبەرەوە حەشتی شعبی چووە پاڵ دامەزراوە ڕسمی سەربازیەکانی دەوڵەت واتە دوای چەند ساڵێک لە ئەو فتوایی کە دەرچوو بەڵام کێشەکە ئەوەکو بەڕێستان فەرمووتان لە عێراقدا چەک بڵاو بۆتەوە و لە دەرەوەی دەوڵەتە ئەوەش لە کاتی خۆیدا بەلای ئەمریکەکانەوە شتێکی ئاسایی بوو بە تایبەتی دوای دامەزراندنی حکوومەت و دوای ئەو جەنگەی کە لە ئارادا بوو خۆتان دەزانە عێراق نزیکەی 20 ساڵێک بوو یا لە 20 ڕابردوودا چۆتە ناو سێ شەڕەوە بۆیە ئێمە پێش بینیەوە دەکراکەەوە شتێکی سروشتی بێت و بە تێپەڕبوونی کات گۆڕانکاری لە ناحکوومەتی عێراقیدا دروست دەبێت و سوپایەکی یەگرتومان دەبێت ئەوش وا دەکات کە ڕۆڵی گروپە چەکدارەکان کەبێتەوە کە شوناسێکی ئاینی یان ئێتنیکییان هەیە لە دەرەوەی شوناسی دەوڵەت بەڵام بەداخەوە هەموو حکوومەتە عێراقیەک لە دوایەکەکان کە دروست بوون نانویست و ئارزی ئەویان نە بەڕوبەڕووی ئەو گروپانە بینەوە بابەتەکان بەجێ هێشتەوە بۆ حکوومەتی دواتر بۆ ئێستا گەیشتونێتە بەڵ شەڕە دەبینین ئەم کێشە هەرما و ڕوبەڕووی بووینەتەوە و کێشەیەکە کە هەروو کێستا دەبینن
بینی بارودۆخی ئاسایش لەناو عێراقدا زۆر نائارامە ڕەنگە بگاتە دۆخێک کە هەستیاریەکی گەورە دروست بێت لە نێوان پێکاتە جیاوازەکانی دەوڵەتی عێراقی بەهۆی ئەو نائارامیەوە. بەڵێ کاکتور عابد هەر لەسەر ئەو مۆزوعی شیعە بە ئەخیر پرسیار بێت دوای چین سەر سونە و کورد و عراقیەکەی فراوانەکە هێزە شیعەکان تازترین هەواڵەوەی کە ڕۆژنامەنووسێکی ئەمریکیان ڕفاندووە لە ناو بەغدایە شەڵێکی تستن کە ڕۆژنامەنووسێکی بەتوانایە بەڕاستی مدەتێکی زۆرە لە ناوچەیە گەڕێ و کەڤەرێکی زۆر باشی ئەمریکا ینی ئێران خۆی لە شەڕایە ژمارەی زۆر ڕۆژنامەنووسی دەوڵەتی لەوێن کەس پەلامار نادرێت کەس ناگیرێ ینی ستا بۆ منە ڕۆژنامەنووسەکانی CNN لەوێن ئەوە تا تەقتی بەردەوامەکەن هیچ جەزیرە لەوێن خەڵکی تریش لەوێن بەڵام عراق تەنانەت ئامادە نییە ینی ڕۆژنامەنووسێکی ئەمریکی ببینێ فڕفاندویانەوە تا قەیرانێکی تریان دروست کردووە هەر بەڕاست وەکو دووبارەم کردەوە ئەم هێزە ئەمەندە شەرعیە کە پارێزەری وڵات بێ ئاوای سەر پەلاماری خەڵکەدات و بەتەنیشت درۆنەکانیەوە بەتەنیشت هێرشەکانی بەسەر هەرێمی کوردستان ئەوە دکتۆرەش باسی کرد بوونەتە هێرش بۆ سەر خەڵکی تریش کە بۆکو ئەوان بیر ناکاتەوە لەولاشەوە ڕۆژنامەنووسی ئەمریکی ڕفرێن و عراق بەرەو گۆبەندێکی ترەبن. بەڵێ بەتاکید خۆی یەکێک لە استراتیجەکانی ئەوان ئەوەیە کە عێراق زیاتر تێوە بگلێ بەتاکید و عێراق ئەو ڕۆ ڕسمیە کە تا ئێستا بێلایەنی پاراستوە کال تا ئێستا جۆرێک لە هاوسەنگی پاراستووە ئەوەش نەمێنێ زەختی ئەوان زەختێک نییە کە تەنها بە درۆن بڵێن ئامانجەکانی ئەمریکا و بنکەکانی ئەمریکا و بەرژەوەتەکانی ئەمریکا بۆریمانەکەن بەڵکو لە ناخۆشە محاولاکەن زۆری تر لە زەخت دروستکەن بۆی هەم حکوومەتی عێراقی حراجکەن هەم باڵەکانی تری ناو عێراقیش ڕاپێش بکەنە ناو گەمە و ململانێکەوە بۆی ئەوان لە چەندە جەبهەیەکەوەی شەکەن هەر جەبهەیەکی ئەسکەری نیە بەڵکو جەبهەیەکی عەلامیە جەبهەیەکی شعبەویە جەبهەیەکی با بڵێن تا ڕادەیەک هێناوێتە سەر ئاستەمەدەنیە بچووکەکەش کە پێوانێکە بە هەر شوێنێک بێ هەر فیگەرێک هەر هێمایەک ئاماژە بێ بۆ ئەمریکا ئاماژە بێ بۆ ئیسرائیل ئاماژە بێ بۆ دوژمنانی بەرەی مقاومە لێ ئەدەن بۆیە ئەمە مەغزاکەیە کە عێراق زیاتر بچێتە ڕۆ بچێتە ناو جەنگەکە و زیاتر تێوە بکرێت چکەوان بە منطقی لە ڕاستیە تۆڵەسەندنەوە بە ماتی ئامانجگرتنی ڕەمزەکانی عێراق ئەگەناخۆ بۆ نمونە هەر ئەو هێرشانێک ئەکرێتە سەر هەرێمی کوردستان هیچ لە هێزوو لە توانای ئەمریکا و لە ئیسرائیل بۆ نمونونەکەم بکاتەوە نەخێر بەڵام چییە لێدانێکی ڕەمزیە بۆ ئەوان کە ئێمە هێشتا هەر لێرەین هێشتا هەر ماوین و هێشتا هەر مقاوماکەین و بە شێوەیەک لە شێوەکان وەکەوەی کە پەیامێکیش بێ بیدەن بە چ دۆستەکانیان و چ دوژمنەکانیان کە ئەمان ئەتوانن دەنگێک بن و هێزێک بن ئەمە یەشێکە لە مەغزا سەرەکیەکان لە ڕاستی با بچینە سەر سونەکە بڵابێت سونە لە دوای کەوتنی بەشارە سەدەوە زۆر جۆرەکان وەکو بڵێ ورەیەکیان بۆ گەڕایەوە فویەکیان تێکرا حەزیان لەوە کرد کە ئەوانیش بۆ خۆیان جوڵەیە بکەن لە عێراق باس لەوە کرا کە هەوڵی دامەزرانی هەرێمێکە دەن باسیەوە کرا کە هەوڵی کودەتا ئەدەن هەوڵی خۆ پڕچەکردن و مافی زیاتر ئەمان ئەدەن بەڵام شەڕەکە ڕایگرتن تا ڕادێکی زۆر ئێستا سونە هیچ کاریگەریکی بەسەر عێراقەوە هەیە ئەتوانێت بەشێک بێت لە پاراستنی هاوسەنگیەکەی یان هەر بەڕاستی چکە لەو لاشەوە بیرمان نەچێ فشاری سعودی و ئیماراتی لەسەرە ینی ئەوانش بۆ خۆیان ئەوە بەشەکن لە شەڕەکەەوە تەنانەت پشتیوانەکانیان بۆ ئەمریکا گەشتوتە ئاستێکە ئەو پەڕ دوژمناتی نێوان ئێران و ئەوەی بۆ دروست کردوون و ئیمارات بۆتە بەشێک لە شەڕەکە بەردەوامی سونە ئەتوانێت چی بکات بۆ عێراق وڵی لە ڕاستیە هەم کورد هەم سونەش ئەتوانن زۆر لەو لایەنی بێلایەنی و هاوسەنگە لە عێراقا پارێزن ڕاستێکە ئێستا کە ماڵی شیعە دابەش بۆەوەی کە باسمان کرد لە چەند قسەکانی پێش و گفتوگۆکەی پێشومانە ماڵی شیعەکە دابەش بووە و بەشێکی کە هێشتا هەر ئەوێ مقاومەیەک و جۆرێک بێلایەنی و هاوسەنگی پێوە دیارە ئەوەیە کە ئەبینە کرێت لە پشتیوانێ هەم هاوکاری سونە هەبێ هەم هاوکاری کوردیش هەبێ ینی بە شێوەیەک لە شێوەکان لە ڕاستیە بوونی ئەوان و ئەگەر بتوانن زیاتر ڕنگڕێژیان هەبێت لەو حکوومەتە کاربڕێکەرێکی ئێستا لەواقع هەیە ڕنگڕێژیان هەبێت کە بە شێوەیەک لە شێوەکان زیاتر عێراق نەترازێتە ناو شەڕەوانێ و ڕوئیا بدەن بەوەی کە عێراق لە ئەم بێلایەنیە نەگەتیفەیە کە خەریکە ئەترازێ بۆ تێوەگلان بگۆڕێت بۆ عێراقێک کە ڕۆڵێک لە ناوبژیوانی ببینێت خۆی ئەمە یەکێکە لە فرسەتەکان لە بەردەم عێراقا کە ئەوەیە کە بتوانێت جۆرێک لە هەوڵدان عێراق ناتوانێت وەکو عەمان بۆ نمونە
ناوبژیمانی ببینێ بەڵام ئەتوانێت بەوەی کە پێشتر پەیوەندی سەربازی هەم لەگەڵ ئێران پەیوەندی ئەمنی هەم لەگەڵ عێراق پەیوەندی عەفوەن لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئێرانە هەبووە و عێراق بۆ نمونە چوارچێوێک لە بڵێن ئیتیفاقی استراتیژی لەگەڵ ئەمریکا هەیە و بەردەوام جۆرێک لە پەیوەندیەوەی کە باسکرا لەگەڵ ئێرانە و ئەتوانی ئەم زمینەیە بەکاربێنێ بۆی بێتە ڕۆڵێکی ناوبژیمان بینێ جا قسەکەم لەسەر ئەوەی ئەکرێ سونە و کوردیش لە ڕاستە بتوانن ئەم باڵانسە ڕابگرن ینی بێدەنگبوونی سونە باش ئەگەر بۆ نمونە سونە بەهاتە ئەلانیەوەی بکردایە با بڵێن کە خۆی قودرەتی ئەوەشینیە لە ڕاستە جۆرێک لە بڵێن ئەو بێلاندیەی پشکنەدایە و بەلای بۆ نمونە دژایەتی ئێرانە بیشکاندایەتەوانێت ممکن بڵێن هاوکێشەکە لاوااستر بێ بۆ بێلایەنی عێراق و سونەش لە ڕاستە لە مەترسیە ئێستا یەکێک لەو فرسەتانی کە بۆ سونە هەیە ئەوەی ممکنە ئەم شەڕە بێتە هۆی لاوازکردنی چنگەکانی ئێران لە عێراقا و بەدیش منتیقەکانیەوان کە لەژێر دەستی حەشدا بووە بەڵام لە هەمان کاتشاکام چنگانی ئێران بکشێتەوە چێ دێتەوە ممکنە داعش و تیرۆر زیندوو بێتەوە بۆ ئەوان مەترسیان هەیە ئەم جەنگە بە مەترسیە بینرێەوە هەر کەسێکیش لە کوردیش لە ڕاستیە کەم جەنگە بە مەترسی ببینێ بە تاکید هەموو کورد ناڵم بەشێکی بەرچاو لە کورد دوجارە بێ محاولە بکە ڕۆڵی هاوسەنگی و بێلایەنەکە بپارێزێ نەک ڕۆڵی تێوەگلان و چونە ناو شەڕەکە کاکتۆر عابد هەفتەی ڕابردوو سنتەری لە کۆڵنەوەی ئایندەی ڕانانێکی بڵاو کردەوە عێراق لە نێوان شەڕی ئەمریکا و ئیسرائیل و ئێرانە حەزەکەم تۆزێک باسی ئەمە بۆ بکەی ینی فکرەکە لەکوێوەیە و ئایا پەیامەکە چۆن بووکە لە ڕانانەکە توانیتان بیگەێنن بەڵێ وەڵاهی ڕاستەیە طبعاً ئەوەی کە لە ڕانانەکە بوو چەند تەوەرێک بوو تەوەرەکانیش دابش کرابوون بە پێی ئەو لایەنانی کە ئێستا لە شەڕەکان بە دەرەجەیەکەم عێراق خۆت طبعاً گۆڕپانێک لە گۆڕپەکانی شەڕەکەیە لە بینی ئەمریکا و ئیسرائیل لە بەرەیەک و ئێرانیش لە بەرەیەشی تر بۆیە وا تەسەورمان کرد جارێ پێش هەموو شتێک ئەم جەنگە ئەکرێ کاریگەری لەسەر عێراق چی بێ لە ڕووی استراتیژیوانێ لە ڕووی پێکهێنانی حکوومەتەوە لە ڕێ خزمەتگوزاریەکانەوە لە ڕووی لایەنی ئابوووریەوە لە ڕووی بڵێن توانای لێکترازان و پێکەوە بوون لە ناو عێراقا هەموو ئەم لایەنانە خرا ڕوو دواتر لە وەجهە نەزەری ئەمریکا و عێراق چیە گەێنێ لەم شەڕەیە دیارە کۆمەڵێک تەسەورات خرایە ڕوو یەکێک لە تەسەورەکان ڕەنگەوە بێ کە عێراق وا تەسەور کرێت سبێنێ لە داهاتووە بتوانێت ڕۆڵێکی نێوەندگیری ببینێ ڕۆڵێک ببینێ کە بۆ چارەسەرکردنی کێشەکانی باڵین دوای لاوەزبوونی ئێران بێ بۆ نمونە هەرچەنە بۆ نمونەنجال لە وجهە نەزەری ئیسرائیلەوە لە ڕاستی خۆمان دەزانین لە لای ئیسرائیل تێڕوانینی ئیسرائیل هەمان تێڕوانینی ئەمریکانیە بۆ عێراق بڕاستی ئێستا هەردووشان هاوپەیمانن هەردووکیان لە یەک بەرایان هەردووکیان بە یەک منطق مامەڵە لەگەڵ ئێران ناکەن بەڵام هەردووکیان بە یەک منطق لە مامەڵە لەگەڵ عێراقا ناکەن عێراق لە ڕاستیە بۆ نمونە لای ئیسرائیل ممکنە عێراق زۆربەی کاتدوای ببینرێت کە قوڵایی استراتیژی ئێرانە بەڵام لای ئەمریکانە لای ئەمریکا فرسەتی اقتصادیە فرسەتی سەربازیە فرسەتی تەوازونکردنە لە مانتەقەکەات فرسەتی هەواڵگریە فرسەتێکە بۆ ڕوبەڕبوونەوەی تیرۆر هەموو ئەمانە بۆ نمونە منطقی ئیسرائیلی زۆر جیاوازە لە منطقی ئەمریکی ئەمە پێمانگوری ئەمە بخەینە ڕووی ینی هەیە وا ئەبینێ کە عێراق یەکسەر ئەبێ لەگەڵ ئەمریکا بێ یا ئەبێ لەگەڵ ئێرانە بێ ئەبێ فرسەتێکی بزانێکایتر تەواو خۆیەک لای کاتەوە بچێتە بەرێکەوە نەخێر ئێمە منطقەکەەوە بینین کە لایەنەکانی گەمەکە بە شێوەی جیاواز عێراق ئەبینن ئەجا جگە لەوەش وجهە نەزەری ئێرانی بۆ عێراق خۆی چییە ئەنی دیسانەوە ئەمیش لە وجهە نەزەری لە وجهە نەزەری ئێرانیوانێ هەتا ئێستا عێراق پێگەیەکی استراتیژیە خۆی لە ڕاستی یەکێک لە منطقەکان لە شەڕی 12 ڕۆژەیە بۆچی ئێران یا با بڵێن هێزە بڵێن پڕۆ ئێرانەکان بە تایبەتی ئەوەی کە پێوتێ مقاومەی ئیسلامی لە عێراق نەچوونە جەنگەکەوان چونکە ئەوسا کە منطقی شەڕەکە ئەوە نەبوو کە واتە سەور بکرێ ئیسرائیل لە ڕاستەو خۆی تر بەردەوام ببێت لە شەڕا لە ئەمریکا لەگەڵ ئێرانە یەکێک بەڵام ئێستا بۆ نمونەیەشێک لە استراتیجەکانی ئێرانەوەی کە شەڕەکە بێتە دەرەوەی خۆی برنە دەرەوەی شەڕ بۆ کوێیە بۆ سووریایە و بۆ لوبنانەوە بۆ سووریایە و بۆ عێراق و بۆ یەمەنە یعنی ئێستا ئێران لە ڕاستیە هاوپەیمان نییە ئێرانەوە عێراق تێوەگلێنێ ئەوێ جەبهەی تری شەڕ بکاتەوانێ و ئەم شەڕەش لە دەرەوە بکرێ بە ئێران بکرێ نەک لە ناوخۆیە لەبەر ئەوە وجهە نەزەری لایەنەکان جیاواز بوون بۆیە بە پێویستمان زانی لەو ڕانانەیە هەموو ئەم ڕاهەندانە بخەینە ڕووی وادارم سوودێکی بوو. زۆر سپاس. دکتۆرە مەرسین با ئەخیر پرسیار بکەم بەنسبەت سونەوە و بەنسبەت کوردەوە هەردووکیان جەناب زانی بە پێی دەستوری عراقی پێکهاتەی ئەم وڵاتان
و ئێستا ڕۆڵی جیاوازیان هەیە لەم دۆخەیە. کورد تا ڕادێکی توان بڵێم قوربانیە، وەکو پێشتر بەڕێز داماژت پێکردەوە تا کوردەکان لە بەردەم هەڕەشەی بەشێک لە هێز چەکدارەکانی سەر بە حەشدی شعبین و ئەم هەڕەشانە بەردەوامی ژیانی ئێرەیان تەنگەتاو کردووە، ناڕەحەت کردووە، سەخت کردووە. سونە دوو خوێندنەوەی جیاوازی بۆ کرێت لەلایەکە وەکو دەرفەتێک سەری دۆخەکەن ئەگەر ئێران بکەوێ یان ئێران نەمێنێ ئەوە شیعە لاوازە بێت و ئەوان بە دوای فرسەتی خۆیان ئاگەڕێن لەلایەکەوە وەکو کاکتورعاوی وتی بەجێهێشتنی ناوچەکانی ژێر دەستی سونە لەلایەن حەشدی شعبی و هێز عراقیەکانەوە مەترسی سەر هەڵدانەوەی تیرۆر هەیە. لەم دۆخەیە ئەمان ئەتوانن چی بۆ عێراق بکەن؟ ڕۆڵیان چی بێت کە بتوان ببن بە بەشێک لە پارێزگاری لە ئەم عێراقی کە ئێستا هەیە؟ بە تێڕوانینی حکوومەتی کورد و سیاست مەدارانی کورد لە عێراق ئەوان سیستەمی بێلایەنی ڕاستەقینەیان هەیە لە عێراقدا، ئەوەش پێچەوانەیە ئەو بێلایەنە زارەکیە کە لە حکوومەتی بەغا هەیە. حکوومەتی کوردی لە ئێستادا پشتیوانی لە هێزە کوردیەکانی کوردستانی ئێرانی نەکردووە کە ڕوبەڕووی ڕژێمی ئێرانی دەبنەوەنەوە کە ئاواتە خوازن حکوومەتی کوردستان پشتیوانیان بکاتەوە هەڵوێستێکی سیاسیانەی بێلایەنانی بێزە. لەگەڵ ئەوەشدا پەیوەندیەکی باشیان هەیە لەگەڵ وڵاتێکی تۆکانی ئەمریکاداوە و پشوو درێژیان هەیە بەرامبەر ئەو گورزانەی کە ئاراسایان دەگرێتەوە و بەرامبەر ئەو ناساقامگیری کە بۆ یە گورزان و دروست بووە. بۆیە بە بڕوای من لە نێو هەموو ئەو پێکاتانەی عێراقدا بەتایبەتی ئەو پێکاتە سیاسیانەی یا ئەو سیاسیە کوردیانی کردنەتی پێکات سیاسیەکان ئەوان بێلایەنەیەکی واقعیانیان هەیە لە عێراقدا، بەڵام بۆ پێکاتەی سنی و سەرکردایەتیەکەی ڕەوشی ئەوان نامۆیە، چونکە ناوچەکە ڕوبەڕووی گۆڕانکاریەکی خێرا دەبێتەوە. لەو بڕوایشدا هەمووان تێبینی ئەوە دەکەن کە ئێران و ڕوبەڕووی قەیرانێکی وجودی بۆ تۆ لە ئێستادا ئەو قەیرانە وجودیش نەک تەنیا پەیوەندی بە ئێرانەوە هەیە بەڵکو پەیوەندی بە پەیمانەکانی شێوە لە ناوچەکەدا حزب الله مقاومەی ئیسلامی کە لە عێراقدا هەیە لەگەڵ ئەنسار الله لە یەمەنەوە هەموو ئەوانە لە ئێستادا ڕوبەڕووی قەیرانێکی وجودی بوونەتەوە ئەوەشمان لێ دەکات بە شێوەیەکی جیاواز مامەڵە بکەین جیاوازتر لە مامەڵەکان لە شەڕی 12 ڕۆژەدا. لەبەرەوە پێکاتی سنی لە دوا ڕۆژی ناوچەکە دەڕوانێت، دوا ڕۆژێک کە خاڵی بێ لە دەستی وەردانی ئێرانی و ئاواتە خوازی شەکە عێراق تێوە نەگلێت لەم شەڕەدا و نەبێتە پاڵپشتی ئێران و لە پاڵ ئێراندا نەچێت ئەم شەڕە چکە گرنگترینشت بەلای پێکاتی سون لە عێراقدا ئەوەیە کە عێراق بە شێوەیەک لەم شەڕە بێتە دەرەوە کە پەیوەندیەکی بەهێزی هەبێت لەگەڵ وڵاتانی کەنداودا، پەیوەندیەکی باشی هەبێت لەگەڵ سووریا لەگەڵ وڵاتانی دراوسێدا. ئەمەش ئەوە ناگەێنێت کە پەیوەندێکی خراپی لەگەڵ ئێراندا هەبێت، بەڵام گرنگە دەستێوەردانی ئێرانی لە عێراقدا کەم بێتەوە نەمێنێتە. ئەمەشەوە ناگەێنێت کە ئەوان بەپەرۆش بن و بۆ گۆڕینی ڕژێم لەناو عێراقدا. ڕەنگە ئەمە هەلێک بێت بۆ ئەوەی کە لە ڕووی ئەمنیەوە ناوچەکانی خۆیان کۆنتترۆل بکەنەوە، بەڵام پێم وا بێت ئامانجی بەشێک لە سیاسەکان لە عێراقدا جیاوازی هەیە لە نێوەندیان ناکۆکەن بەتایبەتی هێزە شیعیەکان پەرتەوازن و تێڕوانینی جیاوازیان هەیە و بەشێک لەو هێزە شیعیانە هاوڕان لەگەڵ سەرکردایەتیەکانی سونی و کورد و لەگەڵەوەدا هاوڕان کە نابێ بە تێوەگلێن لەم شەڕاوە و لەم قەیرانە بە سەلامەتی دەرچەند ببێ ئەوەی کە دۆخێک بۆ عێراق دروست بکەن کە وای لێ بکات دابڕاو بێ لە جیهاند و بێزراو بێ لە ناوچەکەتە. بەڵام هەروکو لە سەرەتاوە ئاماژەم پێدا کێشەکە لەوەدایە ئەو کەسایەتیانەی یاخود کەسایەتیە گرنگەکان ئارزووی ئەوەنێن کە ڕوبەڕووی ئەو گروپانە بمێنەوە بە شێوەیەکی ڕاستەقینە کار لەسەر بێلانە بکەن. ئەوەش ڕەنگە کێشەی لە بکەوێتەوە ئەوە ئەگەر ئەوەشەیە کەوا بکات لە سەرکردایەتیەکانی کورد و سونی
کار بکەن و بۆ ڕوبەڕووبوونەوەی گروپە چەکدارەکەن بە چارەسەرکردنی ئەو قەیرانە چونکە بە پێی شیکردنەوەی زۆربەی شرۆڤەکاران حکوومەتی ئێرانی هەروەکو باست کرد ڕوبەڕوو قەیرانێکی وجودی بۆتەوە خۆ هەگەر بێت و لەم شەڕە بێتە دەرەوە بەبێ ئەوەی کە شەڕی ناوخۆیی دروست بێت لە ئێراندا بەبێ ئەوەی کە زیانێکی گەورەی بۆ دروست بێت ئەوە لە هەموو حاڵتێکدا حکوومەتی ئێران ڕژێم ئێران دو ڕۆژدا ڕژێمێکی لاواز دەبێت و هەژمونێکی کەمتری دەبێت لەسەر وڵاتانی ناوچە و گروپەکەن لە وڵاتانی ناوچەکەدا کە دراوسین ئەمە بۆ لایەنە عێراقیەکان کە ئاواتە خوازن عێراق سەقام گێر بێت و وەسەر بەخۆ بن و دەربچن لە هەژمن و دەسەڵاتی دەرەکی بۆیە ئەمە بۆ ئەوان هەلێکە بۆیە کە بە شێوەیەکی بێلایەنانە کار بکەن و سەر بەخۆیانە دەربچن و سەروەری عێراق بەدەست بهێنن کە لە دەی ڕابردوودا لە دەزرا بوو. زۆر سپاس بەڕێز دکتۆرە شکرا جەزیلەن دکتۆرە توێژەر و شوڤەکانی دەوڵەتی لە ئەمریکا لەگەڵمان بووی کاکتۆر عابد زۆر سپاس خەڵم کە لە خزمەتی وەرەستان توێژەر و شوڤەکە لە سنتەر لێکۆڵنەوەی ئایندەی هەندانی بەڕێز سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون بە هیوایەوەی کە توانی بێتمان سەرنجە بخەین لەسەر کارگەریەکانی شەڕی ئەمریکا ئیسرائیل و ئێران لەسەر عێراق. زۆر سپاس خواتان بەخێر.